وڵای زان لە بەش یەکەمی بەرنامەکەمانەوە پێشتر ئاماژەمان پێکرد باس لەونا لەم ڕۆژگارە پڕجەنجاڵی و ئاڵۆز و فەوزایی میدیای دیجیتاڵی لە کوردستان کە دروست بووە وەروە لایەن ئەرێنیەکانی نەرێنیەکانی زیاتر جەخت لێەکەینەوە وەروەها قسە و باسییان لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕەزوان زەڵمی مامۆستای زانکۆ و وەروەها میدیاکار و شارەزایەکی وردی بواری میدیای دیجیتاڵی کاکتۆر زۆر بەخێر بێت. هەر وەک لە ناونیشانی بابەتەکەمانە دیارە کە دەستەواژەی فەوزا بەکاربێنیان ئەو جەنجاڵی کە لە ئێستەی میدیای دیجیتاڵی کوردستانە هەیە. قسەی سەرەتا یاخود کۆمنت لەسەر ئەم بارەدۆخەی میدیای دیجیتاڵی کوردستان چۆن هەڵسەنگێنی چ پەیامێک هەیە؟ بەنای خی گەورە بەخشندە و میهرەبان سوپاس بۆیەوە و بینەرە بەڕێزەکانتان لە عینوانەکەەوە دیارە کە فعلەن فەوزایە حتممە و عینوانش کە ئێوە داتانناوە لە ڕوانگەیەکەوە بووە کە دۆخێک خڵقاوە کە بە دڵی من و تۆ نییە. ڕاست میدیای نوێ ئەکرێ خاڵی ئیجابی زۆر بێت، ئەکرێ باس لە خاڵە ئیجابیەکانی بکرێت لە تەوەریەک و بەرنمەیەکی دیکەی سەر بەخۆیە. بەڵام ئێمە ئەمڕۆ بە عینوانەکە دیارە ڕەنگە زۆتر فەوزا و جەنجاڵەکە فەوزا و جەنجاڵیەکە باسکە فعلەن فەوزایە. تۆ مادام میدیای نوێ میدیایەکی کاریگەرە، میدیایەکی خێرایە، میدیایەکی ئاسانە، میدیایەکی خۆش دەسە لە سایەی سمارتفۆنەکانە ئەمڕۆ هەموو کەسەیە بە میدیاکار ئەبێت تۆ تەبیعی بێ لە لاشت میدیایەکە فەوزا ئاخڵقێنێ لەبەرەی ئەو میدیایە بە ئاسانی کۆنتاکت لەگەڵ بەرامبەرەکە بە ئاسانی زانیاریەکان لە ڕێگەی ئۆنلاینەوە ئاڵوگۆڕی پێکرێت وەرگر هەر خۆشی هەواڵنێرە و وەرگرە خۆی پەیامنێرە و خۆشی بینەرە ئەبێ و کاتە تۆ تەبیعی بێ لەلات ئەمە کاریگەریەکی زۆر لەسەر لایانی سایکۆلۆژی کۆمەلگاکەدانێ کە دوجار ئەمە فەوزا ئاخڵقێنێ هەرچەندە فەوزات ڕەنگە کەمێ قرس بێ بەڵام ناچارین تۆ لە بەرامبەر فەوزاش کەلیمێکی دیکە وشەیەکی دیکەت نییە لەوە حاڵی ناسکتر و ئەدەبیتر بەڵام دواترە بێ ئێمە لە میانەی بەرنمەکە باس لە هۆکارەکانی دروستبوونی و فەوزایە بکەین تۆ بتێنێتەوە ئەمڕۆ جیهان دیجیتال میدیای نوێ ئەی با بەڕێوە کاریگەری لەسەر هەموو کۆمەلگاکان داناوە ئەو کاریگەریە لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکی دیکە حتممە نەگۆڕێ بۆ ئێمە لێرە ناومان نافەوزا جا حەزەکەمەوە ئێوە پێشکەشکارن نەکەنەوە کاکتۆر ئەو فەوزایە بەس بەهۆیەوەی کە هەمومان سمارتفۆنمان پێوەمە خاوەنی سمارتفۆن یان کۆمەڵێک هۆکاری تر هەیە. ئەمڕۆ وتم لە مقدیمەکە میدیای نوێ لە سایه میدیای نوێ تۆ سۆشیال میدیاتەیە لە سایی سۆشیال میدیاشە هەندێک ئامێری پۆرتەبڵ هەیە کە سادەترین و ئاسانترین بریتە لە مۆبایل ئەم مۆبایلی کە بەدەستی ئێمەوەیە ئەمە وای کردووە کە کاریگەریەکە خێرا بێت ئەم کاریگەریەش وای کردو هەندێک هێندە کاریگەریەکە زۆرە عکسەکە یشکێتەوە ئەها دقیقی فەلسەفی هەیە تۆ هەر شتێک زۆر ڕۆچی تایە ئەو کاتە عکسەکە یشکێتەوە لەسەر تۆ بتوێ ئیسفادەی لێ بکەی زەرەری لێەکەی یەکێ لە هۆکارەکان بریتە لە سمارتفۆنەکانی دەستمان کە فەوزاکەی دروست کردووە وەکو وتیشم ئێمە لەبەرەی بینەر بەرچاوی ڕوون بێت ئەمە خاڵی ئیجابی هەیە ئێمە باس لە ئەو دیوەیەکن کە لە مقدیمەکە جەنابەت لە پێشەکە تا باست کرد کە دیوێکی نەرێنیە بۆی ئەم فەوزایە ئەبێ وەکو وتم ئەبێ پرسیاری جددی لەسەر هۆکاری دروستبوونی فەوزاکە بکەین میکانیزمەکانی بەڕێوەبردننی دیجیتال میدیا هۆکارن ئامێرەکان هۆکارن بەڵام لە سەروی هەموو ئەوە تۆ دەسەڵاتێکت هەیە سیستەمێکت هەیە چونکە سیستەمی ڕاگەیاندن ئەکەوێتە نێو سیستەمە گشتیەکەی وڵاتەوە هارد لاسوێڵێ کاتێک کە سیستەمە گشتیەکە تێکەچێ سیستەمەکانی ناوخۆی هەمووی تێکەچن تۆ سیستەمە گشتیەک هەرچەنە بەرنمەکەی و بەرنمێکی بەیانیان و زۆرترەوەیە بەڵام تۆ دوجار ناچاریت بیبیتەوە بۆ بابەتت سیاسیەکە ناچاریت باس لە دەسەڵاتێک بکەی کە هۆکاری سەرەکی دروستبوونی ئەم فەوزایە تۆ میدیا بۆ لە کۆمەڵگەیەکی دیکەی وەکو مالیزیا سوودی لێوەرگیرەوە بۆ لایانی پەروەردەی لایانی کۆمەڵایەتی سیاسی اقتصادی بۆ لە کۆمەلگاکەی تۆیە هەمان میدیا کە میدیای دیجیتاڵیە ناچاری نایبنین فەوزا کە ئەمەش ئەبێ ورد باسی ئەمە بکەین کە ئەڵین دەسەڵات ینی دەسەڵات یانی ڕاستی دکتۆر یانەوە من هەر پرسیاریش بوو لام خۆم هەر زۆر نمونەیەکی جوانە دێنایەوە باشەوە هەر کۆمەڵگای کوردیە سمارتفۆنی هەیە و ئینتەرنێتی هەیە و کاونتی تۆڕە کۆمەڵایەتەکانی هەیە ڕەنگە گەر کۆتایی جیهان بەلای ئەمە نەگەشت بێت لە ڕیزەکانی زۆر کۆتاییا بین ئەی خێرە لێرە مەسەن ئەو هەموو میدیایەمان هەیە ئەو هەموو ڕۆژنامە نووسەمان هەیە ئەو هەموو هەواڵنێر و هەواڵدەرەمان هەیە
ینی کۆمەلگای کوردیەکە بەراورد بە کۆمەلگاکانی تر بکەین توانم بڵێن بەراورد بە ژمارەمان زۆرترین ڕۆژنامە نووسمانەیە ینی هەر بەڕاستی تۆزێک لەسەر ئەمە ینی ئەمە بۆ ئاوا پرسیارەکە دوو ڕەهەندی هەیە یا هیوادارم بیرم نەچێتەوە ڕەهەندی یەکەمی قسێکی مەکلوهانم بیرکەوتەوە کە توێژەرێکی بواری میدیایی ئەڵێت لەم گوندە بچووکە کە هەمومان نزیک بووینەتەوە لە یەک وای کردووە کە میدیا وای کردووە کە نەک کللتورەکانمان نزیک ببنەوە لە یەک نزیکە ببن بە یەک هێندە نزیک بوونەتەوە خۆزگەل لە هەندێک شتیشە لەگەڵ کۆمەلگاکانی دیکە کە سووەکو خۆی سوودیان لە دیجیتال میدیا وەرگرتووە لەسەر بنەمای قسەکەی مەکلوهان ببووینایە بەوان لە هەندێکش چوینەتەوە سەر ئەوان لە هەندێک کللتور و بابەت و دابوونەریت و ئەوهانە چاومان لەوان کردووە بەس لەمەیە شتێکی تایبەتمانێک کە من پێم وایە نازانم شارەزایی ڕەنگە من ئەوەندە بێ زانیاری من ئەوەندە بێ کە لە کەم کۆمەلگایە خۆتوانی بڵێن هەر نەبێت وەکو تۆوتت ئەم هەموو میدیاکارە ڕەهەندی دومی پرسیارەکە ئەوەیە تەبیعیەت و ئەو میدیاکارە هەبێت چونکە باسی سمارتفۆنمان کرد لە سای سمارتفۆنە تۆ شتێک تێم ڕۆپێترە ستیزن جۆرنالیزم ڕۆژنامەوانی هاوڵاتی کە بە مێژووی کۆنە ناگەڕێتەوە بۆ میدیای نوێ ناگەڕێتەوە بۆ سمارتفۆن پێشتریشە میدیاکارێکە بۆ هاوڵاتی بووە بەڵام ئەمڕۆ لە سای سمارتفۆنەکانە وای کردووە کە هەموو کەس خۆی بە میدیاکار بزانێ بەڵام لەکوێ بۆ یعنی من هاوڵاتیەکەم ئۆکەی با من خۆم بە میدیاکارێکی هاوڵاتی بزانم بەس بۆ گەیاندنی دەنگ و ڕەنگی خۆم بۆ گزارشکردن لە بیرروڕاکانی خۆم نەک بۆ ئەوی کەوا کەسێک دژی کەسێکی دیکە بەکارم بهێنێت یعنی دیسانە گەڕێمە بۆ بابەتی دەسەڵات و سیستەمە گشتیەکە لێرایە کە دۆخەکە تێک چووە من دەسەڵات دارێکم $100 دەم بە خاتون بۆی کەوا دژی تۆ پۆستەکانی بەکار بهێنێ بەرپرسێکی دیکە $200 دا بە جەنابەت بە پێچوانە بۆی کەوا مەناعە پێیا بکە دژی ئەو ئەمێ فەوزاکەی دروست کردووە یعنی تۆ تا ئەو دقەی کە ستیزن جۆرنالیزم ڕۆژنامەوانێکی هاوڵاتی بە شێوەیەکی باش سمارتفۆنەکەت بەکاردێنی بۆ گزارشکردن لە دەنگ و ڕەنگی خۆت تەبیعیە وەکو خۆی سوودە لە دیجیتال میدیا وەرگردووە بەڵام کە ئەبی بە بەکارهێنراو ئەبی بە دەستکەلا بەکارهێنری تەوزی فەکری دژی لایەنێکی کۆمەڵایەتی دژی لایەنێکی دینی دژی لایەنێکی سیاسی ئەمە فەوزاکە دروستەکە کەم نازانم ئەگەر چەند دەرفەتە بێ حەزەکەم زوورتر لەسەر ئەمە قسە بکەین یعنی کاک شوان میدیا هەیە دیجیتال میدیا هەر دیجیتال میدیا دروست بۆ با فەرمیش نەبێ کاتیە بۆ 24 ساعتە بۆ هەفتەیەکە بۆ مانگێکە بەس بۆ دروست کراوە کە من نموزەجمان هەیە بۆی بیدا لە نەیارەکەی ینی میدیایەکە دروست کراوە بەس بۆ لێدان لە گروپێکی سیاسی گروپێکی کۆمەڵایەتی گروپێکی دینی لە بەرامبەرەوەیش دەستەوسان دانانیشت پیجێکی دروست کردە دوو پیجی دیکە دروستەکاتەوە خەتەرتر لەمە ئێستا هەنگاوێکی دیکە هاتۆتە پێشەوە شەرمێکی تیا بوو بەڕاستەوخۆ هەندێک لە گروپە سیاسەکان لە یەکیان نەئەدا ئێستا هەر بە ئاشکرا لە یەکە دەن بە فەیسەوە بە پیجی فەرمیەوە ئەزان پیجەکە هیکەیە لە بەرامبەرەوە ئەویش پیجی دیکە دروستەکە کەمە کولفێکی زۆری پیجی دام و دەستگای فەرمیشە جوابی یەکێنەوە ئەمە بەدەرلەوە کە ئەمە کەناڵە جددیەکان یعنی جا کێشەکە لە چیایە کێشەکە لە وایە کە ئێمە باز لە فەوزای میدیای دیجیتاڵیەکەین ئەم فەوزایە لایەنی تجاری گرتووەتەوە لایەنی سیاسی گرتووەتەوە کۆمەڵایەتی ئابووری ئەمە وای کردووە میدیا جددیەکانیش تووشی ئەم کێشەیە ببن میدیا جددیەکانیش پێی وایە ئەگەر وەکو میدیا فەیکەکە یاخود میدیا عامەکە تەسەڕف نەکات دوا ئەکەوێ هەواڵی فەیک نووز بڵاوەکاتەوە هەواڵی بێسەروبەر بڵاوەکاتەوە شتێک لە توندوتیژی بڵاوەکاتەوە بۆ ململانەی سیاسی بەکاری ئەهێنێ ئەمە واکە میدیا جددیەکەش پیاودڵی پێخۆش ناکات و شوێن میدیا عامەکە ئەکەوێت و فەوزاکە زۆرترەکات میدیا جددیەکەش ئاراستەیەەکە زانی خاتون فەوزاکە ئەوەندە زۆرە کاکشوان ئەوەندە فەوزاکە زۆرە تۆ درەنگ جیاوازی ئەتوانی دۆزیتەوە لە نێوان میدیای حەقیقی و میدیای توانی بڵێ یەکێک لە کاریگەریەکانی ئەمە ڕاستیەکانمان لێ ڕوونیە یاخود بەلا ڕێبرین یەکێک لە خراپیە سەرەکیەکان خاڵە نەرێنیە سەرەکیەکانی ئەم فەوزایە کە لە سایی دیجیتال میدیایە دروست بووە بریتە لەوەی کە درەنگ تاوانبار و تاوان لێکراو زاڵم و مەزلومە دۆزیتەوە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی کۆمەڵایەتی یعنی با نەچینە هەندێک ناو ئەوە بهێنین بەڵام لەم ڕۆژانە کەسێکی کوشت هەندێک لە پیجەکان ئەوەی کە بکوژەکەیە بە مەزلوم لە قەڵەمیانەیە
هەر بە مەزلوم لە قەڵەمیانەیە هەندێک پێیجی دیکەش سەرقاڵ بوون بە ئەو کەسەوە کە کوژراوە تۆ هاوڵاتیەکی ئاسایی بەڕاستی نێزانی ئەمە تاوان بارەکە کیە حتا ئەم دیجیتال میدیا وای کردو بە دەرلەوەی بەویست بە یاخود بە بێویست زانیاریەکانە شێوێنێ زاڵم و مەزلومە شێوێنێ تەدەخلی قەزاشەکە تەدەخلی دەسەڵاتی دادوەریشەکە ئۆکەی طبیعێتەوە میدیا هێندە کاریگەری هەبێ تەدەخلی کاریگەرسە دەسەڵاتەکان دابنێ دەسەڵاتی دادوەریە دەسەڵاتی یاسادانانە سیستەمە سیاسەکەی بەگشتی بەڵام ناکرێ ئەمە بێ بە تەدەخلکردن لە دەسەڵاتی دادوەریە یعنی ئێوەش دڵیام کە میدیاکارن هاوڕان لە ناو دۆخەکان ئاگادارن پەیجەکان وایان کردووە کە هەندێک کات دەسەڵاتی قەزایی بەلاڕێدا ئەبن کە ئەمە وردبوونەوەیەکی زۆر زۆری ئەوێ تاوەکو و تۆ ڕاستیت بۆ دۆزرێتەوە تاوانبارت بۆ دۆزرێتەوە کە ئەمە دوجار ئەگەر لە کۆتایی بەرنامەکە لە یادمان نەچێ ئێمە ئەبێ بە تیۆر چارەسەری ئەمە بکەین بەلایانی ئەکادمی چارەسەری ئەمە بکەین بەس دکتۆر بەر لەوەی بچینە سەر چارەسەرەکە ڕاستە ئێمە بەڕاستی بمانەوێ نەمانەوێ هەر سیاست بووەتە بەشێک لە ژیانمان هاتووەتە ناو پۆل مزگەوت قوتابخانە ناو کورسی و ستۆدیۆش منێکی هاوڵاتی ئەگەر پەروەردەیەکی جوانم هەبێ باشە بناغەیەکی باشم هەبێ مۆبایلەکەشم نەک زیرەکسێ ئەوەندەیتر زیرەک بێ لە کۆتایە مرۆڤێک پەروەردەکەی منە ئەوە مۆبایلەکەم ئاڕاستەیەەکە نەک مۆبایلەکە من ئاڕاستە بکە فراغی بێ پەروەردەیی نییە لە کوردستان فراغی بێ سەرپەرشتی بێ خاوەنی نییە و مۆبایلەکان ئێمە ڕاستەیەکەن دقیقە چارە کێشەی لەوەیە دیجیتال میدیا ئەگەر بتەوێت کۆنتترۆلی بکەیت کۆنتترۆل ناکرێت بە یاساش کۆنتترۆل ناکرێت دیجیتال میدیا ئەمڕۆ میدیای نوێ لە سایی میدیای نوێ دیجیتال میدیا بۆتە کێشەیەک لە بەردەم سیستەمە سیاسی جیهانیەکانە لە بەردەم دەوڵەتەکانە هەتا هەندێک وڵاتانی دراوسێ ویستیان لە ڕێی نێتەوە کۆنتترۆلی بکەن بەڕاستی بە ئاسانی وەش کۆنتترۆل ناکرێت کاتە نیەتێکی عالەمی تەدەخلی لە کۆمەلگاکە کات بەڵام دوجار ئەبێ ئینسان بگەڕێتەوە بۆ ناخی خۆی کە ئەمە شارەزایانی پەروەردەی و ڕاهێنەرانی پەروەردەی ئەبێ زۆرتر قسە لەسەر ئەمە بکەن دوجار فعلەن ئەبێ لایانی پەروەردەی کەسەکە فریا و دۆخە بکەوێت یعنی یاسایەکی کۆنکرێتیت نییە ئیجراعاتێک نییە حتا ئەگەر یاسایەکی شەبێ دەسەڵاتەکە وەکو وتمان سیستەمە گشتەکە بە شێوەیەک شێوێنراوە تێک چووە هەوڵاتی گوێ ناگرێت بۆیە دوجارە بێ کەسە خۆی بزانێت کە ڕەقیبێک هەیە خوایەک هەیە گوناه و تاوانێک هەیە باشی و خراپیەک هەیە چۆنی ئەمە بەکارەهێنێ هەرچەندە ئەوەی کە ئەمڕۆ دیجیتال میدیا هەبێ بەڕاست و بەچەپ ئەگەر لایەنە واقعەکە وەربگرین بارگایی بۆ بە دۆخەکە یعنی تۆ کەسێکی دینداریت کەسێکی پەیامداریت کەسێکی پەروەردەکراویت ئەتەوێت دیجیتال میدیایەکە هەبێ لە نێو دیجیتال میدیای کوردیدا ئەبێ وریابیت دەگینە هەر بارگاویە بیت ئێمە ماڵپەڕێکمان هەیە مۆجۆ کورد پێیجێکیشمان هەیە و هەندێک پلاتفۆرمەکانی دیکە سوشیال میدیا زۆر هەوڵە دەین کە بارگاوی نەبین شوێن فەیک نیوز نەکەوین کاریگەری خراپداننین بەڵام دوجار هەندێک کاتێ بیرەکەن لەو سەرەوە بە خەڵەتێکەوە لی دەرچوین چونکە دوجار تۆ وەکو وتم سیستەمەکە وا شێوێنراوە بە سەریەکە تۆش بە ئاسایی ناتوانین لی دەرچی بەڵام لەکوێ ئەگەڕێیتەوە لەکوێ ئیسێگەکەی لەکوێ سنوورێک بۆ خۆدانی بۆیکەوە کەمترین کاریگەری خراپ دابنیت زۆر پاشکاکتۆر لە بەردۆخی بەردەوامبوونی ئەم جەنجاڵی فەوزایە کۆمەلگا بەرەو چ ئاقارێکاوە ڕوونە بەرەو ئاقارێک وەکوی کە ئێستا ئەیبینین بادرەکانی دەرکەوتە تۆ 10 ساڵ لەمەوە پێش زۆر باس لە کاریگەری خراپەکرا ئێستا باس لە کاریگەری خراپ نەماوە کاریگەری خراپی دانا و ڕۆشت بڕۆ محکەمە داتاکان وەرگرە بڕۆ لە ڕۆسیاسیەکەەوە ببینە کاک شوێن لە ڕۆسیاسیەکەەوە دۆخی خولقاوە دوو حیزبێکی دەسەڵاتدار هەرچەنە زوو ئەڵێم ئێوە بەرنامەکەتان سرف سیاسی نەبەز مەجبورین دوو حیزبی دەسەڵاتدار هەموو شەڕەکان لە ناوی دیجیتال میدیا کۆتایی پێێنن خێرێکی باشتیانە ینی لە دیجیتال میدیا بیکەن باشترین ئێگە ڕوبەڕوو بیان کردای چیمان کرد جا ئەمە ڕەهەندێکی دیکەیە ئەمە ڕەهەندێکی دیکەیە کێشەیەکی دیکە هەیە لێرە جاری وا هەیە ئەو کەسە لە دیجیتال میدیایە وا ئەزانێ هەر بە کۆمنتێک بە پۆستێک دژی دەسەڵات ئیدی تاوە کاریگەری خۆی داناوە ئەدای خۆی جێبەجێ کردووە ئەدا حەقیقەکەی جێبەجێ ناکات کەواتە حەقیقەتی لێون بووە کەواتە وای لێ دێت ئەگەر ئەمە بیرکردنەوەیەکی جددی و چارەسەرێکی جددی نەکرێ ماوەیەکی دیکە هەموو شتێک لە ناو دیجیتال میدیا کۆتایی پێدێت هەر لەوێ حکومە درێت شوێنێکە بۆ تەنفیس بەڵێ هەر لەوێ حکومە درێت هەر بینیویشمانە حکمیش دراوە لەوێ هەر لەوێ کۆتایی بە هەموو شتێک دێت لە کاتێکە میدیا ئامرازێکە دەسەڵاتێک لە دەسەڵاتەکان وەسیلەیەکە لە وەسیلەکان ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کێشەکە ئەوەیە میدیا هەموو شتێکە تۆ پێم
ئەکرێ کاریگە لەسەر هەموو شتێک دابنێ بەس نابێ بە هەموو شتێک. باشە دەسەڵاتی میری ئەم درکی بە مەترسیە نەکردو یا خۆی ئەو بازارە شێواوەیە دەسەڵاتی میری خۆی مەناعی پیا کردو لە بەرامبەر دیجیتال میدیادا جاران دەسەڵات لە سوۆشیال میدیا ئەترسا ئەمڕۆ خۆی مەناعی پیا کردووە خۆی مەناعی پیا کردووە لەم ڕۆژانە پۆستی بەرپرسێکم بینی وتارێکی خۆی دانابوو جاتوانیت وردەکاری وەربگری سپۆنسەری ئەوانە پارێکی زۆری لەدا و سپۆنسەری کردبوو ئیتر من لە زێنی خۆم ئەوتم ئەمە فارابیە چۆ مسکیە هەر بەرپرسیەکە یعنی ئەگەر ورتر لەوە سێری بکەی ئەم پارەی لەکوێوە هێنا تەمان ئەو بەرپرسە بەڕێزە سێ پەیجی هەیە ینی سێ پەیجی ڕسمی هەیە کە ئێستا هەر ناوێکی کام بێنەمەوە ئەزان کامێ کارمەندی هەیە هەر کەسێک پەیجی هەبێ ئەزانێت هەر یەک پەیج یەک پلاتفۆرمی هەبێ ئەزانێت چەند کارمەندیە بۆی کەوا بیوا بەڕێوە ئەو بەڕێزە سێ پەیجی هەیە کە هەر پەیجێک بەلانی کەمەوە 5,000 دلارێکی ئەین لانی کەم ئەمەژێکی دیکە لە کارە ساتەکان ئەو هەموو دەچوی زانکۆیەتە ماسەر و دکتۆرا چی وچی نەکدا نامەزرێن لە کەرتی تایبەتی هاوکاری ناکرێن بۆی کار بدۆزنەوە بەڵام یەک بەرپرس زانی چۆنە کاک شۆن کێشەکە لەوایە ئەوەشی کە قسە ئەکات ڕەنگە بە خودی ئێمەشەوە بیر لەو بکەینەوە پەیجێک دابنی بۆی بەرگری لە خۆت بکەی وای لێ هاتووە بۆ بەوەی کە تۆ پەیج دەبێت ئەنجاتوانی بەرگری لە خۆت بکەی مەکتەب سیاسیەکە دوو پەیجی هەیە ئەندام پەرلەمانێکە دووسێ پەیجی هەیە پەیجی شخصی نا ئەوی بە ناوی فڵانەوە نەنا بە ناوی دیکەوە پەیجە و کارمەندی هەیە و بینای هەیە و ینی بەلایانی کەمە مانگانە بە کوردیەکە خۆمان دووسێ دەفتەرێکی لەکوێ ئێهێنێ چۆن ئێهێنێ نازانیت پارەسپیکردنەوەیەکەن بە بیانووی میدیای دیجیتاڵیەوە بە بیانی میدیای ئازادەوە کە ئەمە بەڕاستیمان باتە سەرتەوەرێکی دیکە بابەتێکی دیکە ئەو ئازادیە کە باز دەکرێت لە میانەی دیجیتال میدیا ئایا هەمووی ضرورە ئەو ئازادیە ئایا ئەو بێفلتەریە ضرورە هیچ فلتەرێک نییە لەوەی کە من شتێک دابنی مەگەر فەیسبوک خۆی لە ڕێی خوا هەندێک شت بگەڕێنێتەوە هەرچەند ئێستا فەیسبوکیش لە وێنە گشتیەکە لە جیهاندا هەندێک شتێ بۆ خۆی سەقفێکی داناوە ئەویش مەسلحەتێکی خۆی هەیە پراگماتیانە بیرەکاتەوە بەڵام ئەمڕۆ دۆخێک خوڵقاوە ینی دیجیتال میدیا وای کردووە هەموو شتێکی شێواندۆ بەسەریەکە دیجیتال میدیا وای کردووە کەوا لایانی اقتصادی لایانی سیاسی لایانی ئابووری لایانی ئاینی هەموو شتێکی شێواندۆ بەسەریەکە باێنە سەر حل هەتا زیاتر لە سەری بڕۆن کێشە مشکلمان زۆرتر لەگەڵم دیجیتال میدیای بۆ دروستە بێت و هەتا قوڵبینەوە برینەکان ساڕبن بزا بینە سەر حلکە تۆر چی بکەین بۆ ئەوەی کە ئەم برینە ئەوەی تر قوڵ نەبێتەوە ئەم زامەی کە دروست بووە لە ناو کۆمەڵگایە بەهۆی دیجیتال میدیاوی تر چارەسەر بکرێ هەر کەسە لە لای خۆیەوە بەلانی کەمەوە من پێشەوەی باس لە حل بکەم و ئەوانە ئەمە توێژینەوەیەکە کە باز لە کاریگەری میدیاکە باز لە کاریگەری میدیای نوێەکە ئەمە هەر وەکو نموزەج توێژینەوە هەیە بۆی کەوا هەر لە هەرێمی کوردستان ئوستازی بەڕێز پرۆفیسۆر مساعیدی پرۆفیسۆر توێژینەوەیان هەیە لەبارەی کاریگەری میدیای نوێ دیجیتال میدیا و ڕێگە چارەکان بەس کەس ناخوێنێتەوە ناخوێنێت کاک شوان کەس ناخوێنێتەوە تۆ بڵێ توێژینەوەکە باز لە ڕێگە چارەکە واز لە توێژینەوە بێنەڵێ پێمان بڵێ بە کوردی پێمان بڵێ چونکە خەڵک خێرایە پەلەیەتی ئەمڕۆ بۆیە هیوادارم ئەمی کە من ێسای خەمەڕۆمە سەرەداوێکە ئەبێ دوجار وتر لە مەسێری بابەتەکە بکرێن ئێمە لە دوای شۆڕشی فەڕەنسیەوە ئەزانین کە تەوژمی لیبرالیە دێتە ئاراوەکە جۆن ستیوارد میڵ و ڕابەرەکانی دیکەی تەوژمەکە دیارن کە باسییان لە ئازادیەکی ڕەها و مطلقە کرد بۆ تاک هەندێکی دیکەیان کە ڕخنیانەگە لە ئازادیەکی ڕەهاوە ئیلا ئاخری بەڵام دوجار وای لێ هاتبوو هەموو کەس بە بیانووی ئازادیەوە تەدەخلی لە هەموو شتێکا کرد قسەی لە هەموو شتێکا کرد ڕۆژنامەی زەرد پیا بوو تەدەخلی لە شتە شخصیەکانە کرد لە خێزانەکانە ئەکرد بەڵام دوجار لە سەدەکانی کۆتاییە تۆ تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی دێتە ئاراوە تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتیەکێکە لەو تیۆرانەی کەوا تۆ ئەتوانی ئەم ڕێگە چارەی پێ بگریتە بەر بەڵام بەبێ وەکو ئەوروپا ڕۆژنامە جدیەکان ڕابەرە جدیەکانی بواری ڕۆشنگەری بە جددی تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی تەبەنی بکەن تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی ئازادیەدا بە بەرامبەر بەرز ئازادیە کە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی تێدا بێ ئازادیە کە سنوورەکان پارێزراو بێ کێشە لەوای خاتون ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەموو سنوورەکان بەزێنراون بۆیە تاکە ڕێگە چارەیەک ئەمڕۆ بەدەر لەو لایەنە پەروەردەیەکە جەنابەت باس کرد بەدەر لەو لایەنە دینیەکە بێ ئینسان هەموو باش و خراپێکی لە زەهنا بێ هەموو گوناه و تاوانێکی لە زێنا بێ لە ڕووی تیۆری ئەکادیمیشەوە ئێمە توانین بە تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی چارەسەری ئەمە بەڵام کێ تەبەنی ئەمە بکە ئەبێ بەرپرسیارانە تەبەنی ئەم تیۆرە بکرێت کۆمەڵە کەسی دڵسۆز تەبەنی ئەمە بکەن سنوورەکانی ئەم تیۆرە ئەڵێ چی تا چەند ڕێگە بە تۆ ئەداکە میدیاتەیە تەدەخل بکەیت و پۆستەکان بڵاو بکەیتەوە ئەمڕۆ مەوزوعی فەیک نیوز دێ فەیک نیوز کۆنتڕۆڵ ناکرێت بە ئەنواعەکانی فەیک نیوزەوە کە یعنی میدیایەکە حەقیقیە
خۆی بە پەیامدارە زانێ ئەجێندایەکیشی هەیە بە بێەوەی بەخۆی بزانێت لە ناو گێژای فێک نیوزە ناتوانانی بە ئاسانی دەری بهێنی بۆیە دوجارە بێت تیۆرێک هەبێت کە ئێمە سنوورێک بۆ ئەو هەموو فەوزا و سنوور بەزاندانە دابنێ. کاکتۆر لە پاڵ ئەوەش ئەمە ڕەنگە لایانی میری بتوانێت لە ڕێی ئەو کۆمەڵێک ڕێکارانەی باست کرد. بەڵام گەرچی ئەمە پسپۆڕیە منیە بەڵام هەروەکو بەڕێز وەک هاونیشتیمانیەک وەک مامۆستایەک وەک میدیاکارێک لە کۆتاییە پەروەردەش تا چەندێک ئەتوانێت هۆکار هاوکارمان بێ لەم جەنجاڵێ تۆزێ بینی دەرەوە ئەو لایەنانەی معنین بە پەروەردەکردنی خەڵک ئەو ڕێکخراوانەی کە هێشتا تۆزێک ئومێدی دڵسۆزیان لێ ماوە کەم خەڵکای ئاراستەکەن و پەروەردەکەن. فعلا ڕژبینانە سێری بابەتەکە ناکەین بەڵام ئەوەندەی کە ئەبینین وەزعەکە میری کێ دەسەڵاتی میری دەسەڵاتی سیاسی کێ و بەرپرسانن کە ئەیان ناسین کە من خۆم تەسەڕفم لەگەڵ هەندێکیان ناکردووە لە بەرکاری میدیایی و توێژینەوەوانە چاپێککەوتمان لەگەڵا کردوون هیچ بەوادرێکی باشیان تیا نابینم من یعنی چوومەتە لای بەرپرسی باڵای حیزبی ئەولا توێتی ئێمە لەگەڵ حیزبەکەی ئەملا ئەملاولا خۆ دیارەکەن لەسەر چی ڕێک نەکەوتین لە پەیجێک دژی سەرۆکەکەی ئێمە قسەی کردووە یعنی تۆ ئەتەوێ بیت ئەمانە چۆن تێبگەینی بڵێ تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی هەیە بگەڕنە بۆ تیۆرە بۆی چارەسەرێم دۆخە بکەین ئەو جارێ بیر لەوە ئەکاتەوە حیزبەکەی ئەولا شتێکی وتووە لە پەیجەکەەوە دژی حیزبەکەی ئەملا بیر لەوە کاتە چۆن پەیجێک دابنێت بۆی کەوا دژی بۆستێتەوە بیر لەوە ناکاتەوە کە بەجددی چۆن ڕێگە چارە بدۆزرێتەوە بۆم فەوزایە بۆیە دوجار فعلەن ئەبێ ئەمە بگەڕێنەوە بۆ لایەنە پەروەردەیەکی خۆمان بگەڕێنەوە بۆ ئەو کەناڵانەی کەوا پەروەردەی تاکەکەن بە مزگەوتەوە لە پێش ئەر هەمویانەوە کەناڵە دینیەکان بە قوتابخانەوە بەڕاهێنەرە بە ڕێزەکانەوە بە مامۆستا بە ڕێزەکانەوە کە ئەتوانم بڵێم لەم ڕۆوە ئەمەلێک هەیە و شتیش کرا و کاریگەریشی هەبووە گەرنا دۆخەکە لەمە خراپترە بوو. کامتان کۆتایی بێن نا وەڵام من شتێکی ترە بوو بابیرم نەچێ دکتۆر زۆر جار ینی هەستەکەم پەلەتانەتانێت تا قسم ماوە حیزبە ئیسلامیەکان بەنەوەگری باشە زۆر بارە ڕۆڵی باشیان گەڕاوە لە بەڕێ بەڕێزیشت باگراوندێکی ئاینی ئیسلامی جوانە هەنێک کوێزگە هەیە ئێمالمان کردووە ئەمە تا چەندێک خۆمان بەدەستی خۆمان هۆکارێکین کە من نهاتم بۆ مەدانە کەسانی تر لەوێ ئەسپی خۆیان تاوبن یعنی وێزگەی وەکوچی بۆ منە کۆمەڵێک جۆری میدیایی هەیە ڕەنگەمە پێمان نەبێ هەر لەوێ وجودمان هەبێ بەم ئاخریان نامەسەنسە بۆ منە تۆڕی تیکتۆک کە میدیانیە زانی چۆنە تێگەشتم کاکە شوان یەکشت بزانن نازم لە قسەکانە لە ئەستنی قسەکان ئاماژەشم پێکرێگە لە یادتان مابێ تۆ سیستەمێکی یونیڤەرساڵ و جیهانی هەیە کە تەکنۆلۆژی تحکم بە تەکنۆلۆژیا و فەیسبووکەوەکە دڵنیام هاوڕان بەو تیکتۆکە کە باست کرد بە ئەپلیکیشنەکانەوە ئەو ئەپلیکیشنانە کە تحکم بە دۆخەکەوەکەن یونیڤەرساڵن جیهانین لە دەرەوە بۆ تۆ هاوردەکرێن لێرەش فلتەرێک نییە بۆ ڕێگریکردن لەمە ئەمێنە تۆ سەر خودی پرسیارت کە حیزبە ئیسلامیەکانن کەناڵە ئیسلامیەکان بەگشتی و گروپە ئیسلامیەکان و حیزبە ئیسلامیەکان بە تایبەتی کاری خۆیان کردووە بەڵام دوجار ڕەنگە لە بەردەم دەسەڵاتێکی زەبەلاحی جیهانی و دەسەڵاتێکی بێباکی ناوخۆیی نتوانن لە هەندێشتا تەسەڕف بکەن هەر فعلەن ینی تۆ هەندێک پۆست هەیە کە بەرگریکردن لە خودی دینەکەت بڕۆ لە فەیسبوک داینە زانە سزات نادات بەرگریکردن لە خودی دینەکەت هیچ تەشیری دیانە هەر ئەسڵەن من دینەکەم وافەر و پەروەردەی کردوم کە تەشیر نەکەم تۆ ئەتوێ من فێر بکەی بەڵام نا ئەو سەقفێکی بۆ خۆی داناوە کە سەقفی یونیڤەرساڵە جیهانیەکەیە بۆیە تۆ دوجار حیزبی ئیسلامی گروپی ئیسلامی هەر شتێکی دیکەی لە بەردەم دەسەڵاتێکی بەقوتر و بەهێسترا ئەبێ بزانی چۆن تەسەڕفەکەی ڕەنگە نەتوانی زۆ کاریگەری دابنیت کاکتۆر لەگەڵ قسانی کە ماوەتە پێشمان بڵێ هاوڵاتیەکی ئاسایی یاخود وەرگرێک چۆن هەواڵێکی ڕاستدەنە ئەم هەموو فێک نیوزانە قورسە زۆر قورسە زانی فێک نیوز چییە؟ من دێم راپۆرتێکەکەم لەسەر کەناڵی پەیام تەنها لە کەناڵی پەیام هینم وەرگرتووە چاودێرم وەرگرتووە قسەکەرێکم وەرگرتووە لە کەناڵی بەرامبەر کەسم وەرنەگرتووە فێک نیوزە بۆ نمونە ئەڵێم بۆی هاوڵاتی سادە ئەمڕۆ ڕەنگە ئاسان نەتوانێت هاوڵە گەنجێک منداڵێک لە ناو کۆنتێنەرێکە لە بەنگلادش چوو بۆ مالیزیا هەرچی پێیجی کوردیە داێنێ دوای پێیجە ڕسمی ئینگلیزی عەرەبیەکەڵێ ببورن وڵا بەنگلادش نەبووە نیپاڵ بووە مالیزیانە بە شوێنێکی دیکە بوو اینجا بە دوایە ئەم پێیجە کوردیانە ڕاستیەکەش دانانێن بۆیە بێ خۆی هاوڵاتی ورد بێت لە وەرگرتنی زانیاریەکاندا چونکە ئەگەر ئاگادار نەبێ بەهڵەدا ئەیبات بە ئاراستەیەکە ئەیبا هەتاوەکو پەشیمانە بێت و ئەگەڕێتەوە ئەو کاریگەری خۆی دانا و دەستی خۆشی وەشاندووە. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕەزوان زەڵمی مامۆستای زانکۆ و هەروەها میدیاکار و شارەزا لە میدیایی
ئەلکترۆنی سپاسەکەین لەم دەرفەتە لەگەڵ مامی سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت هیوادارم سوودێکی بوو بێت انشاءالله بە دنیایەوە